لە ناکەسکاریە خاکم بەسەر ڕۆیی بە باڵم خوددا تۆ بمژێنە تا لەبەر قاپی کەسێ دەمرم بەزایە چوو لە مالایەعنیا وەقتم هەموو یعنی دەبێ وەقتێ لە بول وەقتێ بخوازم داتیا بمرم ئەجەل دەورم دەدا حازر بە وا دەیر دەور و تەسلیم منی غەفڵەت زەدە هێشتا خەریکی مەسئەلەی دەورم خەیاڵی پوچی دنیاوا دەماغ و دڵمی پێچاو قیامەت هەر مەگەر ڕۆژێ قیامەت بێتەوە فکرم لە پێکەوتوم و نەفسم بۆ هەوا دەشنێ وەکو منە لەبەر پیری سرم خۆی ناگرێت و تازە پێدەگرم چییە سوچ و گوناهی بۆچی دەیکاتە جەزاخان لە قەبر هەڵکەن هەتا ڕۆژی جەزا داوا چییە قەبرم سبەینێ يحشر المرء براگە فرسەتە ئەمڕۆ تەبەڕابن لە من با کەس نەبێ حەشری لەگەڵ حەشرم لە من نازانم ئیتر نەفسی بەدخۆ چی دەوێ مەحوی کە بەدکار و بەدڕەفتار و بەدئەفکار و بەددەور بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوی خوای گەورەتان لێبێ بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵم لە وەرزێکی نوێ و بەرنمەیەکی نوێدا بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست دەگەمەوە و بەرنمەیەکی تایبەتتان لەبارەی تەواوی ژانرەکانی ئەدەب پێشکەش دەکەم لە مەڵقەی بەرنمەکەماندا دەمەوێت قسە لەبارەی عیرفان و تەسەووفەوە بکەم عیرفان چییە و بەچی دەگوترێ عیرفان ڕۆژێک پیاوێک بە جلوبەرگێکی سپیەوە کە دواتر جبریل دەبێت دێتە خزمەتی پێغەمبەری پێشەوامان صلی الله عليه وسلم لەبارەی ئیمان و ئیسلام و ئیحسانەوە پرسیار لە پێغەمبەری خوا دەکات صلی الله عليه وسلم بۆ تەواوی وەڵامەکانیش ئەو دەفەرمێ بەڵێ ڕاست دەکەی هاوەڵان بەلایەنەوە سیر دەبێت لە وەڵامی ئەوەیدا کە ئیحسان چییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئیحسانەوەیە بە جۆرێ خوا بپەرستی بە جۆرێ خواپەرستی و عیبادەتەکانت بکەی کە ئەنەو کە تۆ خوای گەورە ئەبینی و لەبەرچاوتە و ئەگەر تۆ خوا نەبینی ئەوە وا دابنێ کە خوای گەورە تۆ دەبینێ و ئاگای لێتە ئەمە کرۆکی عیرفان و تەسەووفە کە بریتە لە بەچێژەوە عیبادەتکردن و پەرستش دەگەڕنەوە شەوێک مەولەوی تاوگۆزی لە خانەقاکەی تەوێڵە خامێکی سپی بە خۆی دادەدا و تا بەرە بەیان ئەڵڵا ئەڵڵا دەکا لی دەپرسن بۆ چی ناڵی ئەڵڵاه وەکبەر بە زیاتر خێر و پاداشتت بۆ بنووسرێ ئەویش دەفەرمێن لە خۆشەویستی خوایان فریا ناکەم لەوە زیاتر بڕۆم و لە ناوی پیرۆزی دوور بکەمەوە من ئەمڕۆ بە میوانداری دوو لە عزیز و خۆشەویستەکانمان دەمەوێ شەنوکەوی عیرفان بکەم بزانم عیرفان چییە و لەم سەردەمی مادە پەرستێتی و ڕواڵەتگەراییەیە عیرفان دەتوانێت چیمان بۆ بکە هەر یەک لە بەڕێزان مامۆستا عەبدوڵڵا قەرەداغی شارەزا و پسپۆڕی بواری عیرفان وەدەبیات هەروەها بەڕێز مامۆستا خالید جاف هەم شاعیر و هەم ئەدیب و هەم ئەدەب دۆست و شێعر دۆست میوانی بەرنامەکەمە بن زۆر بەخێر بێن سپاس بۆ ئامادەبوونتان خۆشحاڵم دووبارە زۆر سپاستان دەکەمەوە سابڵە لەو پرسیارەوە دەست پێ یەکەم بزانم عیرفان چییە بەچی دەگوترێ عیرفان من وەکو عەرزم کردن لەگەڵ وشەی عیرفان نیم لەگەڵ وشەی تەسەووفم چونکە عیرفان بەشێکە تەنها لە تەسەووف بە هەر حاڵ ئەوە نابێتە کێشە لە نێوان ئێمەدا دوو سێ خاڵ هەیە زۆر گرنگە جەنابەت ئاماژەیەکی زۆر جوانت کرد ئەویش ئەوەیە کە بەڕاستی تەسەووف کاردانەوەیەک بوو بەرامبەر بەوەی کە ئیسلام خەریک بوو لە سەردەمی پاش چوار خەلیفەکە خۆیان لێ ڕازی بێت بەرەو شتێکی تر ئەڕۆیشت قسەیەک ئەگەڕنەوە هەرچەند زۆر بەهێز نییە لە حەزەتی عایشەوە خوای لێ ڕازی بێکەوە ئەفەرموێ یەکەمین بیدعا لە ئیسلامە تێربوون بوو لە سەردەمی ئومەویەکان لە سەرەتای سەردەمی ئومەویەکانەوە ئیتر بەڕاستی کێشەیەکی زۆر گەورە کەوتە ناو موسڵمانانەوە نەک تێربوون نەک تەنها با بڵێن زیاد لە حەد بایەختان بە دنیا کارەکە گەیشتە ئەو ڕادەیە کە ئیتر دنیا بووە هەموو شتێک و دین و مەسەلە ڕۆحیەکان بە تەواوی وەلاوەندران لەسەر ئەو بناغەی ئەو مەسەلەیە خەڵکانێک بە تایبەت لەو ئاەتە زۆر ترسان کەلا بەڵ ڕانە عەلا قولوبیهم ما کانوا یەکسیبوون ڕاج لە چین و بەخوا داهاتنەوە
تەسەوف بەڕاستی ئەم گەڕانەوەیە بۆ لای خوا فەفیڕوا ئیلە الله ئەم گەڕانەوەیە بۆ لای خوا کە بەڕاستی خەڵکانێک لەو ڕاشڵێکی نەگەورەیەوە ئاگادار بوونەوە و بەرەوخوا هات حتا لە یەکێک لە خەڵە زۆر گرنگەکان کە باسی ئەوە ئەکەن یەکێک لە سۆفیە گەورەکان لە چیوە گەڕاوەتەوە ئەلەم یەعنی للذینە ئامەنوا ئەن تەخشع ئەو مەسەلەیە وایە کاتی گەڕانەوە کاتێکە زۆر گرنگە کاتی پاشگەز بوونەوە پاشگەز بوونەوە معنای ئەوە نییە تۆ پیاوێکی نامسڵمان بیت پاشگەز بوونەوە معنای ئەوە نییە مسلمانێکی خاویش بیت بەڵام کە ئاگات لە ئەو مەسلەیە نەما کە زیاتر بەرەو دنیا ڕۆیشتی ئەوە پاشگەز بوونەوەیکی الذين آمنوا آمنوا يعني دووبارە بەڵێ ئیمانەکەتان تازەکەنەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فرمودەیەکی هەیە إن الله يقيض يبعث لهذه الأمة على رأس كل 100 سنة من يجدد لها دينها أو تجديد دينها أو تذكر دينها بوشيويك خوام بس بيتو دنيا بهيج شويك ما بس نبيت محبية فرمية لسرتهم دوش من الدنيا قضية مانع الجمعة كتركيتو نكم تركيها ودنيا نكم تبكم أو كروكي مسألة تصوفة لبرولي روغرا زۆر باشەکەواتە بە ئایا ئەرکی تەسەوف تەنها گەڕانەوەی مرۆڤەکانە بۆ شوێنی ڕاستەقینەی خۆیان یا بۆ منە ئەرکی دیکەی هەیە بۆ منە ئەرکی ڕاستەقینەی تەسەوف و عیرفان چین و کامانن ئەرکەکانی بێگومان ئەرکی ڕاستەقینە و گەورەی تەسەوف ئەوەیە کە ئینسان بەرەو ئەوە بەرێ خوای خۆش بێ خواشی لە هەموو شتێک زیاتر خۆش بێ قل چونکە مەسەلەیەکی ئەساسی هەیە قل إن كان آباؤكم وأبناؤكم وإخوانكم وأزواجكم وعشيرتكم وأموال اقترفتموها ومساكن ترضونها أحب إليكم من الله ورسوله فتربصوا أم مسألة لها مشتك زور جرينكترا أم خوشويستيا ودروس نبي بأساني خوشويستيا كومل ابن ماي كوريه هي إنسان أبي براستي جارك لناخوة يعني أو رينيك كلا بران على قلوبهم ما كانوا يكسبون لو بدي أكري أبي لناخوة أو بحاول بتاع أو الرينب سريته في غمر صلى الله عليه وسلم فرمودي كتري فرمي إذا أذنب المرء نكت في قلبه نكتة سوداء يعني أو خال الرشا أجر بقات أو حديك همو ضل ضاف وشيته في غمر فرمي وذلك هو الران أجر بقات أو حدا أو أسانية أبي بقرته بطواوي هرشي خويتي خوها هرشي خويتي خودها بطواوي بيسريته وبروا برويك بتواني شایانی ئەوە بێت کە خوا هەڵی بژێرێ بۆ ئەوی ببێتە یەکێک لەو کەسانی کە خۆیان بەڕاست شێوەیەکی ڕاستەقی نەخۆش بێ ئەمیش پرۆسەیەکی زۆر گەورەیە پرۆسەیەکی دوور و درێژیشە بۆ هەموو کەسێکیش ڕەنگە دەست نەدات بەڵام جەوهەری مەسەلەکە هەر ئەوەیە کە ئینسان بگەڕێتەوە بۆ لای خوا گەڕانەوەیکی ڕاستەخۆ ڕاستەقینەش بە تەوبەیەکی نەسوح بەینێک بە تۆبەکردنێک کە پاشگەزبوونەوەی لێ نەدێ زۆر باش مامۆستا عیرفان و تەسەوف بەرهەمی ئیمانن یا بە پێچەوانەوە ئایا ئەوە عیرفان و تەسەوفە ئیمان دروست ئەکەن و ئیمان ئەچێن و ئیمان نوێیەکەنەوە یا ئیماندارێتیەوە ئەکە مرۆڤ بەرەو تەسەوف و عیرفان هەنگاو بەهاوێت خۆی بناغەکە ئەبێ ئیمانداریەکە بێت چونکە ئەگەر ئینسان ئیمانی نەبێت ناتوانێت ئەو ڕاشڵێکی ڕاشڵێکی بەرەو مەسەلەکە بەڵام دیسانەوە مەسەلەکە زۆر مهمە ئەوەیە کە بەڕاستی عیرفان جوهری ئیمانەکە دەرەخات چونکە ئەگەر مەسەلەکە مەسەلەی خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکە ئەفەرمێ ئیمانی هیچ کەسێکتان ڕاستەقین نابێت تا من لە کۆمەڵێ دەستنیشانەکە لە هەمویان خۆشەویستتر نەبم لایە ئەو مەسەلەی خۆشەویستیە ئەگەر بەڕاستی بەو فەرمودەیەش وەریگرین ئەگەر بەڕاستی جوهری ئیمان نەبێت چی جوهری ئیمانە لەبەر ئەوە مەسەلەکە هەردوو سەری هەیە هەردوو سەرەکەش زۆر بەتاوی تێکەڵ بوون ناکرێت لە یەک جیا بکرێتەوە بێگومان کەسێکیش ناتوانێت ڕوو لە خوا بکات و خۆی خۆش بوێ ئەگەر ئیمانی تەواو نەبێ کەسێکیش ناتوانێت خوا بناسیە ئەگەر خۆی خۆش نوێ بەو شێوەی کە پێویستە زۆر باش مامۆستا لە عیرفانە تا چەند مرۆڤ سەرتەری مرۆڤ سەنتەری ئەوەی کە هەموو پێودانگەکان لە خزمەتی مرۆڤ بن لە خزمەتی بەرزکردنەوەی پێگە و حرمەت و شکۆی مرۆڤدا بن تا چەند لە عیرفاندا ئەم مرۆڤ سەنتەریە دێتە دی و عیرفان هەوڵی سەپاندن و سەلماندنی حرمەت و شکۆی مرۆڤ دەدا مەسلەی شکۆی مرۆڤ مەسەلەیەکی ترە و مەسلەی مرۆڤ سەنتەری ئەگەر بتوانین بەو شێوەیە مرکزیەتی ئینسانەوە مەسائلانە مەسلەیەکی ترە مرۆڤ سەنتەری لە عیرفانە نییە بە پێچەوانەوە خوا تەنها سەنتەرە لە خوا شاینتر خۆشەویستی
پێغەمبەر هەیە صلی الله علیه وسلم و خۆشەویستی پیاوچاکان و خۆشەویستی هەموو ئینسانێک و هەموو ئاەتێکی خۆش یعنی نمونەیەکی زۆر بەسیطمانەیە ئەمە فضيلي كري عياض خايل الرازي بيه عليه لو أن المرأة أحسن الإحسان كله وكانت له دجاجة فأساء إليها لم يكن محسنا أم إحسانا بمعنى إحسانين كبيشتر جنابة باسكرت أما بمعنى شاكا كارية إنسان حسابي يك خالي زور بتشوف كالي ركاك رياض أجر إنسان رزي لهمو بنورك إخوانا قرت بوشي بوبيوي خوا هیچ شتێکی بەبێ ربنا ما خلقت هذا باطلا سبحانك يعني هیچ شتێکی لە خۆڕا دروست نەکردو هیچ شتێکی بێحکمت دروست نەکردووە لەبەرەوە ناکرێ ئینسانی ڕاستەقینە کە خوای خۆش بوێ ڕێز لە هەموو بوونەوەرێک کە خوا دروستی کردووە نەیگرێ لەبەر ئەوە نەخێر لە دووسێ مرۆڤ سەنتەری نییە یعنی مرۆڤ خۆی ببێتە سەنتەر بەڵام یەکێک لە بنەما زۆر گرنگەکانی تەسەوف ئەوەیە کە ئینسان گومانی باشی بەخوای خۆی هەبێ گومانی باشی بە هەموو کەسێکی ترا بێت بە هەموو مرۆڤێک هەبێت چونکە ئەوە بەڕاستی احترامێکی زۆر گەورە بە هەموو مرۆڤێکی ترەدات حتا ئەگەر خراپەیەکیشت بەڕواڵەت بینی لەو ئەخلاقی تەسەوف لە ئینسانێکە ئەبێ پاساوی بۆ بینیتەوە ئەبێ بەوەی لێک نەدەی کە ئەو خراپەیە چونکە ئینسان ناتوانێت ڕواڵەتەکان بینی ئەمە لە حەزەتی موسا و لە چیرۆکەکەی حەزەتی موسا و حەزەتی خدرا ئەو مەسەلەیەمان بۆ دەرەکەوێت سێ حاڵەتی زۆر جیاواز کە بەڕواڵەت زۆر ناشرینن دوو حاڵەت بەڕواڵەت زۆر ناشرینن دەرکەوت مۆزوعەکە بەو شێوەیە نییە لەبەرەوە ئینسان باشترە گومانی باش بە هەموو کەسێک ببات گومانی باشیش پێش هەموو شتێک بەخوای خۆی ببات بۆ ئەوەی بتوانێت مەسەلەکە بۆ ئارەقارە بەرێکە شایانی ئەوە بێت وەکو ئینسانێک ئینسان زۆر باشە مامۆستا مەحویە فەرمێ قسە و باست لە عیرفانە کەچی دنیاە منزورت لە ئێستاە خەڵکێکی زۆر لەوە چێ بانگەشەی عرەفا و عاریفەکە و بەجل و بەرگ و بە عەمامە و بەڕیش و بەو شتە مادی و ڕواڵەتیانی کە بەجەستە ئەڕازێننەوە بانگەشەیەوەکە کە من کەسێکی عاریف و کەسێکی ئەهلی عیرفانم چۆن عاریفی ڕاستەقینە و عیرفانی ڕاستەقینە لە بانگەشەکارانی عیرفان و عرەفا دەستکردەکان جیا بکەینەوە جارێ من حەزەکەم باسی دووسێ شت بکەم دووست یەک چەند کتێبێکی گرنگ هەیە کە لە بناغا دانراون بۆ ئەوەی تەسەوف بناسێن بە خەڵکی لەو کتێبانە کتێبی ئەلوعافی تەسەوفی سەڕاجی تووسی لەو کتێبانە قوت القلوبی ئەبو طالیبی مەکی لەو کتێبانە کتێبی التعرف لمذهب أهل التصوف کلابادی لەو کتێبانە الرسالة القشيري ئەم چوار کتێبە لەو سەردەمەیە باسی ئەوەکەن خەڵکانێکی خراپ بە ناوی تەسەوفەوە هاتوونەتە ئاراوە و قسە ئەکەن و هینەکەن حتا بەشێکیان لە سۆفیە گەورەکان و توانە دعکە من تڕەهاتی سوفیە ئەو تڕەهاتی سوفیە هی ئەو ناوە خەڵکانەیە کە جەنابەت ئاماژیان بۆکەیتەوە ئەوانە پێم وایە ابن تەیمیە تەقییمێکی زۆر جوانی هەیە بۆ ناوی تەسەوف ناوی بەشێکی لێ ناون سوفیەت الرەسم ناوی بەشێکی تری لێ ناون سوفیەت الئسم سوفیەت الرەسم ئەو کەسانن کە بەڕسم و ڕێوڕسم و دابوونەریت و ئەوانە پابندن بە بنەما گرنگەکانی سۆفی ئەو کەسانە ابن تەیمیە لە شوێنێکا باسی ئەوە کە ئەڵێ وەسوفیەت و هم صدیقو هذه الأمة صدیقو هذه الأمة زۆر گەورەیە بەڵام ئەوانەی ترکە بە ناو سۆفین ئەوانە بەڕاستی بەڵان یعنی کێشەیەکی زۆر گەورەن بۆ تەسەوف خۆی ئەوانم هەرگیز ناتوان تەمسیلی تەسەوف ئەو مەسائلانە بکەن چۆن جا بکرێتەوە من پێم وایە خەڵک بە ئاسانیەتوان جایانکەنەوە جنابەت زۆر باشت کرد یعنی ئەگەر دنیا منزوری بێت وەکو لە بەیتەکەی مەحویە ئاماژەت بۆ کرد ئەوە کەی ئەتوانێت بێتە عارف یا سۆفی عارف ئەبێ خوا بناسیەوە ئەبێ خوای خۆش بێت کە خوای خۆشویست ئیطلاقاً دنیا نابێتە منزوری دنیا نابێتە مەبەستی تەنها خوا ئەبێتە مەبەستی ئەگەر لە دنیا شتێکی بێتە مەبەستی تەنها وەکو ڕێگەیەک وەکو شێوازێک بەو مەسەلەیە بۆ نمونە ئینسان ناچارە بژی چونکە نەژین تعارضێکی زۆر گەورەی هەیە لەگەڵ ئاەتی وەلا تولقوا بأیدیکم إلی التهلوکە لەبەر ئەوە مەسەلە زۆر گرنگەکە ئەوەیە ئینسان زۆر ڕوون و زۆر دیار بێت لەگەڵ خۆی و ڕاستەوە بێت تەنها لەگەڵ خوای خۆی لەگەڵ خوای خۆشی کۆمەڵی مایترت بۆ دەهانێت کە تۆ لەگەڵ خوا ڕاستەوە بووی بێگومان لەگەڵ خەڵکی تریشان ڕاستویت بێگومان لەبەر ئەوە ناکرە سۆفی بۆ نمونە قەت ڕۆژێ لە ڕۆژان وعدێک بدات نەگونجێ لەگەڵ
یعنی پابند نەبێ بە وعدەکەی خۆی بەڵکو ژیا بە ژیانیشی ئەبێ پابند بێ بە وعدەکەی ناکرێت ڕۆژێ لە ڕۆژان سۆفی قسە بۆ خەڵکی بکات قسەکە لە ناخی دڵێنێت و لە 100 بڕای پێ نەبێ چونکە ئەمەیان دوڕویە ئەبێتە دوڕویی ئەبێتە کۆمەڵی مەسائلی تروانە لەبەرەوە قەت ئەمە لە سۆفی ڕاستەکەینەکان لەوانەی کە سوفیەتە ڕسمن ناوەشێتەوە. زۆر باشە مامۆستا خالی جاف ماوەیەکە لە تەواوی تۆڕە کۆمەڵایەتەکانە دەنگە خۆشەکەی تۆ شیعری شاعرانی کلاسیکی ڕازاندۆتەوە ئێمە قسە باسەکەمان لەگەڵ مامۆستا عەبدوڵڵا لەسەر عیرفان بوو پێم خۆشە بەرنامەکەمان زیاتر وەکۆڵێ دەوڵەمەندترکەی و ڕازاوەتر بکەی بزانین چیت بۆ ئامادەکردین لە بەرهەمی عاریفان و شاعرانی کورد. دەستخۆشیتان لێکم پێم خۆشە شعرێکی مامۆستا حەزرەتی مەحویتان بۆ بخێنمەوە لە تەسەوف و عیرفانە ئەڵێ بە نووری بادە کەشفی زوڵمەتی تەقوا نەکەم چی بکەم بە شەمعێکی وەها چاری شەوێکی وانەکەم لە خەزنەی دڵمدا هەرچی هەیە هەر داغی سەودایە دەسا ئەم نەقدە دەردی عشقی پێ سەودانەکەم چ بکەم لەگەڵ دەستی مەلا ڕێناکەوێ زوناری زۆلفیە وەکو شێخ ئیختیاری مەزهەبی تەرسانەکەم چ بکەم لە ڕێی ئەو شۆخەدا خۆم کردە خاک و پێی نەناپێمە دەسا خاکی هەموو عالم بەسەر خۆمانەکەم چ بکەم دەمێکە شاری پڕشۆری مەحەبەت مات و خامۆشە بە قانونی تەجەنن شۆڕشێ ئینشانەکەم چ بکەم لە چاوە نم نەما بۆ گریە نۆبەی سەجدە بەردەی ساڵم نەبارە نوێژی ئیستسقانەکەم چ بکەم لەسەر تۆم دشمنە دنیا قەزیەم مانەوەجەمە کە تەرکی تۆ نەکەم تەرکی هەموو دنیانەکەم چ بکەم بەجێ ماوم لە یارە نابەجێ ماوە ئەجەل زوو بە بە مردن لەم قسووری ژینە ئێستیعفا نەکەم چ بکەم جا لە کۆتاییە دەڵێ ئەوە لەیلا بە ڕۆژی حەشر ئەداوا دەیلیقا مەحوی هەتا قامی قیامەت ئاهواوەی لا نەکەم چ بکەم یاخوا دەنگ و دەمت خۆش بێ سپاس مامۆستا عەبدوڵڵا ئەم قەسیدەی مەحوی ئەم غەزەلەی مەحوی چ دیدێکی عیرفانی و تەسەوفیانەی تایە پێم خۆشە تیشکێکی بخەیتە سەر لە سەرەتای غەزەلەکەەوە دیارە بنەما زۆر ئەساسیەکە نووری بادە کەشفی زوڵمەتی تەقوانەکەم ئەو بادەیە چییە؟ بادەی خۆشەویستی خۆیە تەنها هیچ بادەکەش بادەی ئەو شتە نییە کە خەڵکی تر ئەیزانێ ڕووناکردنەوەی تاریکەکانی ژیان و قیامەتە بێگومان ئەوە مەسەلەکەیە ئەوە لەبەر ئەوە مەسەلەکە غەزەلەکە هەر بەگشتی لە جەوهری ئەو هینایە ئەو خۆشەویستی خواویستی و خواپەرستەیە کە پێویستە من ئێستا لە ڕێگا کە هاتم کۆتا بەیتەکەی مڕاوە کرد بۆ هاوکارانم ئەوە لەیلا بە ڕۆژی حەشرە داوا دەیلیقا لەیلا لێرەدا مەبەست پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە واتە سەورەکەم مەبەست خوا خۆی بێت جل لە جەلاله کە لیقای من و ئێوە ئومەتەکە لەسەر حەوزی کەوسەرە و ئەوە ڕاستە من بەس واتە سەورەکەم زیاتر مەسەلەکە عیلاقەی بەدیتنی خواوە بێت جل لە جەلاله و کە تەنها لە ڕۆژی حەشرە ئەبێت و ئەویش بۆ ئەو کەسانی کە شایانی ئەو بینینن. زۆر باش مامۆستا عەبدوڵڵا لەوە چێ خەڵکێک بڵێ ئایا عیرفان و تەسەوف دەستکەوتی مادی و دەوڵەمەندبوون و پێگەی کۆمەڵایەتی و سیاسی بۆ خاوەنەکەی بەدی ئەهێنێ یا کامانن دەستکەوت و بەرهەمەکانی عیرفان من بۆچی پێویستە عاریف بم بۆچی سۆفی ڕاستەقینە بم بەرەو خوا جارێ ئەگەر دەستکەوتی دنیایی یا پایە هەبێ ئەوە کێشەیەکی زۆر گەورەیە بەڕاستی یەکێک لە ڕاتیانی دژیەکی هەیە لە نێوان دژێتیەکی زۆر گەورەش نەک دژێتێکی ئاسایی لە نێوان ئەو دوو مەسەلەیە هەیە جارێ ئەساسن سۆفیەکان ئەوەنە لە شوهرەت ترساون حتا بەعزێکیان باسی ئەوە کرا و کەرامەت و مەسایاڵێ من پێم خۆشە عەورەتم دەرکەوێ کەرامەتم دێ دەرنەکەوێ
یعنی کێشەکە زۆر گەورەیە کەرامەت دەرنەکەوتن چییە مەسەلەکە پەیوەندی بەوەیە کە شۆرەتی بۆ دروست دەکات سۆفی دژی شۆرەتە دژی دنیاە حارسی کوڕی ئەسەدی محاسبی باوکی 100,000 دیناری ئەو کاتەی خۆی لە 1963 وفاتی کردووە یعنی خۆی وفاتی کردو نەک باوکی 100,000 دیناری ئەو کاتەی بۆ بەجێ هێشت هەر هەمووی دابش کرد بەسەر خەڵکو هیچی بۆ خۆی نەهێشتەوە کوڕی پاشا بوو ئیبراهیمی کوڕی ئەدەم بێگومان وازی لە هەموو شتێک هێنا ئەم هینە تەنها تۆ خواتەوێت کە خوا توێست دنیا ئیتر بەڕاستی هەر هینەکە لە سێبەری لێبارە یعنی ئەو کەسەی کە مەیلی هەتاو کە سێبەری لێبار مەیلی تەنیایی بکات تەنها سێبەریشی لێبارە سێبەری خۆی کە سێبەری خۆیەتی لەبەر ئەوە بەڕاستی بەلای هەتاوە ئەو مەسالە ناگەڕێن ناچێتە بەردەم ڕووناکی ناوێ هیچ ڕۆژێک لە بەر ڕووناکی بێت سێبەری لێبار هەرکەس مەیلی تەنهایی بکە بڵێ مەحویە فەرمی بڵێ لە هینەوە لە یەکێک لەو کەسانەی کە با بڵێین یەکێکن لە قودوە ئەساسیەکانی سۆفیەکان ویسی قەرەنیە ویسی قەرەنی کە بۆی دەرکەوت ئەو خەڵکە ئەیناسن هاواری لێ هەڵسا وتی خوایە من حیام چوو یعنی لێرە ئەو خەڵکە بەڵام مامۆستا زۆر جار بەشێ لە عاریف و عورەفا شانازی بە خۆبوونێکی زۆر بۆ منە حەلاج ببوورە مەنسووری حەلاج ئەوە تا مەحوی ڕەخنەشی لێگرێڵێ بە حەقیش بێ لە بۆ مەنسوور ئەنە الحەق حەق نییە ینی بۆچی عاریفێکی گەورەی وەکو حەلاج بەم جۆرە دەگاتە ئەم حەدەی کە دەیان جار و تەنان لەژێر زەبریش جەلادەکەش یار ئەڵێ ئەنە الحەق و ئەنە الحەق جارە یەک حەلاج کۆمەڵێکی شەی زۆر گەورەی تایە حەلاج حدودیە ئەمە یەکێک لە کێشەکان یەکێک لەو کێشەکانی تر شێخی جونەیدی بەغدادی کە بە شەیخ تائیفە ناسراوە بەشێک لە شەتەحەکانی بۆ نمونە هی بایەزیدی بەستامی تەفسیر کردووە بەڵام ئامادە بۆ یەک شەتەحی حەلاج تەفسیر بکات ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە یعنی حەلاج زۆر کەس لە سۆفیەکانی سەردەمی خۆی پشتیان لێ کرد حتا مەسلەی ڕێگە خۆشکردن بۆ ئەوەی بشکوژرێ دیسان و پەیوەندی بۆ مەسلەی هەبوو کە حەلاج زیاد لە حەد ڕۆیشت من حتا یعنی ڕەنگە مەحویش کەمی وتی بێ کەوت بێتێ با حەقیشی بێ چونکە مەسلەی حلول وەکو مەسلەی ئین نییە مەسلەی فەنا نییە فەنا جیاوازە و حلول جیاوازە يعني وقتك بازيدي بسطاني على ما في جبتي إلا الله فرق زور لقال ويك حلاج علي أنا الحق يا نحن روحاني حللنا بدنا أم دو حالة زور جوازة لبرأوا لفنها إنسان خوينا منه أو يك أيبينيت أنها خوا أيبينيت دو أيك أشمينيت ولا بقاي باش فنا هر تنها خوايا أيبيني خوينا من إنسان چونك بناغي قوري أو أزمون الصوفي قرية ئەوەیە کە ئینسان بتوێتەوە بە تەواوی لە خۆشەویستی خۆیە هیچ شتێک لە خۆیان نەمێنێت نەخۆی نەسیفاتی نەزاتیشی کاتە با بچمەوە سەر پرسیارەکەی پێشوم دەستکەوت و بەرهەمەکانی عیرفان چین عیرفان و تەسەووفی ڕاستەقینە چی بە خاوەنەکەی و بە کۆمەلگا ئەبەخشێ جارێک بە خاوەنەکەی ئەوە ئەبەخشێت کە لە ئینسانیەتی خۆی لەو ژەنگانەی کە لە ناخا هەیە لە دڵیا هەیە ئەوەی کە لە فەرمودەکە و لە ئاەتەکەی پێشتر باسم کردن لەوە پاشی ئەکاتەوە بەرزیەکی ڕۆحی زۆر گەورەی پێ ئەبەخشێت کارێکی والێکە دنیا هەر هەموو بەلایەوەی هیچ بایەخێکی نییە ئەوەی کە بایەخی هەیە تەنها معنەویاتە و تەنها خوایە تەنها خۆشەویستی خوایە دڵی سافەکاتەوە وای لێ ئەکات وەکو ئاوێنەیەکی بێگرت بۆ هەموو کەسێک کراوەیە زەرری بۆ هیچ کەسێک نابێت حملی ئازاری خەڵکی تر ئەکا بەبێ ئەوەی هیچ کێشەوار بێ ئەوەی سکاڵا لە هیچ شتێکی تر بکاتەوەوانە یعنی ئەیکاتە مرۆڤێکی ڕاستەقینە کە لەگەڵ ئەوەی کە لە ئاەت و لە حەدیسەکە شاباسی فتراکات فطرة الله التي فطر الناس عليها يا أوي كل مولود يولد على الفطرة لها قال هردو كان بطواوي أقنجيت لم حالتا إنسانيتي خوي بدرس عينيت يعني فرقك زور أقاتا بلاي مروفبوني راستقينة مروفيك وكو بها وكو ناخ نق وكو جستا من أوي لا آياتي في روز القرآن عليه ولا قد كرمنا بني آدم
یعنی ئەو تەکریمە ئەگاتە ئەو تەکریمە ئەوەش مەسەلەیەکی زۆر گەورەیە ئەوش لە هەموو شتێک گرنگترە ئەمە بەنسبەت خۆیەوە بەنسبەت کۆمەڵیشەوە یەک زیان لەو پیاوە نابینن هەموو بەکردەوەی نەک بە خۆی ئەبێتە نەسیحە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکە ئەفەرمی ئینەمە الدین نەسیحە ئەو بەبوونی ئەبێتە نەسیحە بە هەموو شتێکی ئەبێتە نەسیحە لەبەرەوە ئەبێتە ڕێنیشاندەرێکی باش بۆ ئەو کەسانەی ئەیانەوێ بەڕاستی ڕێگای خوا بدۆستنەوە بێگومان ئەمە بۆ هەردوو هینەکە شتێکی زۆر گەورەیە زۆر باش مامۆستا لە پێناسە و ڕاوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ ئیحسان بە جۆرێک خوا بپەرستی و عیبادەت بکەوی سەر بخەیتە سوژدە کە وا بدابنی کە تۆ لە بەرامبەر خوایە خوا ئەبینی و ئەگەر تۆ خوای گەورە نەبینی دڵنیابی کە ئەو دەتبینی بە جۆرێک لە جۆرەکانەمە زانایان ڕاوەیان کردوێتەوە سەر تەسەوف و عیرفان کە ئەگەر ئیسلام و ئیمان بریتی بێت لە زانینی خواناسی و خوازانی ئەوە عیرفان بریتێ لە چەشتنی خواپەرستیەکە تا چەند عیرفان لەم سەردەمەدا کە بەشێکی زۆر لە مرۆڤەکان تەنها بە ڕواڵەت ئەچنە حزوری خوا هیچ ئامادەیەکی ڕۆحی و چێژێکی ڕۆحی لە عیبادەت و پەرستەکان نابینن عیرفان دەتوانێت ئەم چێژ و ئەم لەزەت و ئەم چەشتنە بە عیبادەت و پەرستی مرۆڤەکان ببەخشێت با جارێ مەسەلەکە بەو شێوەیە باسیکەین ئەگەر کەسەکە خۆی ئامادە نەبێ بچێتە ئەزمونونەکەەوە قەت ناتوانێت ئەوی نەبینێت عیرفان ناتوانێت ئەوە بکات و ئەویش خۆشی ناتوانێت بیکات یەکێکەگەم مەلەوان نەبی ناتوانین لەم بێگومان وما تشاؤون إلا أن يشاء الله لەبەر ئەوە خوا ئەگەر خۆی نەیەوێ کەسێک بچێتە ئەو ڕێگایە ئەوە دیسانەوە هیچ کەسێک مەشیئەتی لەو مەوضوعە نابێت بەڵام بە هەر حاڵ ڕێگاکە ڕوونە ئینسان ئەوەی پێشتر بە هەنگاوەکان باسم کرد ئینسان ئەتوانێت ڕوو لە خوا بکات و ئەو مەسایلانە بێگومان ئەگەر کە گەیشتە ئەو حەدەش کە خوای ناسی هیچ چێژێک بەقەدەر ئەوە نییە هیچ چێژێک بەقەدەر ئەوە نییە ابن تەیمیە لە مەوضوعێکی تر کە تەنها بۆ بەراورد باسی ئەم مەسەلەیە یەکەم ئەڵێ هیچ لەزەتێک بەقەدەر ئەو لەزەتە نییە کە تۆ تەماشای نەظەر إلى وجهه الكريم لە قیامەتە لەبەر ئەوە حڕەشەیەکی زۆر گەورەیە کە لە قورئانە ئەفەرمێت کەلا ئینەهم عن ربهم يومئذ لمحجوبون بەرامبەر بەوەی کە بینینی خوای گەورە بینینی ڕوخساری خوای گەورە ئەو لەزەتە گەورەیە هەیە گەورەترین عەزابیش ئەوەیە کە خەڵک لەو لەزەتە بێ بەش بێت تۆ ئەگەر تۆ بەردەوام هەست بەوە بکەیت خوا ماوە تۆ نەماویت ئەو چێژێکە لە خۆتا ئەو فەرمودە قودسیەیە ئەفەرمێ من عاد لي وليا فقد آذنته بالحرب وما تقرب إلي عبدي بشيء أحب إلي مما افترضته عليه ولا يزال عبدي يتقرب إلي بالنوافل حتى أحبه فإذا أحببته كنت سمعه الذي يسمع به وبصره الذي يبصر به ويده التي يبطش بها ولئن سألني لأعطينه ولئن استعاذني لأعيذنه أجر إنسان بقات أو حدا جنابة خو تصوري أو إنسان أبيت تشيجك بيني لبوني خويا ئینسانی ڕاستەقینە بەمە دروست دەبێت فطرەکە هەر لەما دەرەکەوێت لە دەرەوەی ئەمە دەرناکەوێت ئەمە ئینسان ئەگەر خیانەت لەو فطرەیە بکات ئەوە مەسەلەیەکی ترە بەڵام ئەگەر بێ بگەڕێتەوە بۆ ئەو فطرەیە هیچ چێژێک بەقەدەر ئەوە نییە لەبەر ئەوە ئەمەیە کە لێرە باسیەکات کەشفی زوڵمەتی تەقواکە تەقوا خواپەرستی خۆی لە خواترسان ئەوە نییە کە ئینسان بەڵێ من لە خوا ئەترسم بەدڵ ئەبێ هەموو هینێکی ڕێگێکی دڵی دەخوا بترسێت ئەبێ بیر لەوە بکاتەوە خوا بە بەردەوامی ئەیبینێ و بچووکترین گوناح کە ئەیکات بتوێتەوە لە دەرەنجامی ئەو گوناهی ئەمە بە هەموو کەس ئەکرێ یەکمان ئەمە بە هەموو کەس ناکرێت ئەمە بە ئامۆژگاریش ناکرێت ئەمە تەنها بە ئەزمونێکە کرێت کە ئینسان خۆی خاوێن کاتەوە بەو ڕادەیە کە بتوانێت شایانی ئەوە بێ مرۆڤی ئەمڕۆ تاکەکانی بەتایبەت کۆمەڵگەی ئێمە کاتێکە هەمومان بە جۆرێ لە جۆرەکان تووشی یاس و ناومێدی و ڕەشببینی بووین لە نەبوونی تەواوی ئەو پێدراوە مادیانەی کە ڕۆژانە ئێمە لە ژیانکردنا پێویستمان تا چەند پێویستمان بە عیرفان هەیە عیرفان تا چەند دەتوانێت وەکۆڵێ ساڕێژکەری ئەو برین و نەبوونیانە بێ کە ئێمە ڕۆژانە پێویستمان و دەستیشمان ناکەون جارێک ئەگەر ئەو پێویستیانی کە جەناب باسیەکەی پێویستی مادی بن یا فیزیکی بن بە معناکەی تر ئەوانە ئەوە زۆر گرنگە ئینسان سەرنجی ئەو خاڵەتدا کە بەڕاستی ئەوە بەلای سۆفیەوە نەک تەنها گرنگ نییە
وەبالە ینی بەس بەستم ئەوەیە کاتێک کە ئێمە ڕۆژانە دەیان بەهۆی ئاڵۆزیە دەرونیەکانەوە بینی خەڵک ئەزانم سوکاریژە دەستێت خوێنی ئەزانم کە تۆ دنیات نەویست ئینسان کە سوکاری خۆی بۆ ئەکوشێ یا دەستی بۆ ئەچێتە ژیانی خۆی و کۆمەڵی مەسائلی ترۆوانە کە سوکاری خۆی ئەکوژێت تەنها لەبەر تەماحەیەکی بێمەعنا من کەس نییە کە سوکاری خۆی کوشتبێ بڵێ وڵا نازانم دەگمەنە حتا ئەوانش کە سوکاری خۆیان بکوژن بڵێن لەبەر ئەوەی ئەو کەس سوکارم ئەو کوڕم ئەو هینەم خواپەرست نەبووە ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە ینی تۆ ئەبێ پێشتر ئینسانی مسلمانی ڕاستەقینەوێ پێشتر بتوانێت لە 100 بیسەلمێنێ و بشدانێت لە داهاتووە ئەم کوڕی ناگەڕێتەوە ئەو جارە مەگەر دەستی بچێتەین ئەویش زۆر زەحمەتە چونکە قەتڵ خۆمان نەزانین قەتڵ چەند گەورەیە لە ئیسلامەوانە ئەمە بەرز بتەوە خەڵکی ئەمە ئەگەر کوڕی خۆشی بکوژێ کەسی خەڵکی تری بکوژەوە قەتە منەژی داری كتبنا على بني إسرائيل أنه من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا أما خوي ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها ولعنه الله عد له عذابا عظيما يعني خوي كشكس زور قوريه لبرو إنسان نكتنها ناتوانيه خلق بكوجيه نكتنها ناتوانيه خوي بكوجيه وخو كشتن أو هيش باس ناكريت بەڵکو ناتوانێت بە هیچ شێوەیەک بچووکترین ئازار بچووکترین بوونەوە تەنها بوونەوەری نامادیش بگەێنێت یعنی ناتوانێت دارێک کە پێویستی پێی نەبێ بۆ بەکارهێنێک کە بەکارهێنانەکە شەرعی بێت بیشکێنێت ناتوانێت هیچ شتێکی وا بکات کە نێتوانێت ئەوە بکات لەو حاڵەتا مەوزوعەکە ئایا هەموو کەس ئەتوانێت ببێتە ئەو کەسە ئایا لە ژیانی ڕۆژانەی ئەمڕۆمانە کە مادیات باوە بەسەرمانەوە خەڵک بەداخەوە لە پێناوی مەسەلەی زۆر بچووک خەڵکی تر یا حتا تەنانەت کە سوکاری خۆشی یاکوژێت ئایا ئەمە ئیمکانی هەیە ئەم نوع کەسانە ببنە ئەو کەسانی کە بەڕاستی خۆیان خۆشەوێ و لە ترسی ئەو خوا گەورەیە لە هەموو شتێک خۆیانە پارێزن بێگومان نەخێر لەبەرەوە پرسیارەکە زۆر زەحمەتە بە شێوەیەکی مطلقی جواب بدرێتەوە زۆر باشە کاخالیان دێمەوە لای جەنابەت ڕوحمان زیاتر وە کۆڵەیە کەشەکەمان عیرفانی تر و تەسەوفی تر بکەی بە یەکێکی دیکە لەو بەرهەمی شاعیر و عاریفانی کورد بزانم پێم خۆشە لە بادەکەی مەحیۆ بچین بۆ لای ساقێکی ناری دەڵێ ساقی وەرە مەیخانەیی دڵ کۆنە ڕەحیقی گەرمایلی تەوفی حەرەم بەیتی عەتیقی یەک ڕەنگم بێڕەنگم و ڕەنگین بە هەموو ڕەنگ بەم ڕەنگە دەبێ ڕەنگ ڕژی عشقی حەقیقی مرواری ئەشکم وەکو یاقوتی ڕەوانە ساقی بدە لەو لەعلە شەرابێکی عەقیقی دایم لە حەضەردا سەفەری بە لە وەتەندا غوربەت کەش و عاجز بە ئەگەر ئەهلی تەریقی خەڵقی کە هەموو کۆدەکن و بەستە زوبانە با بێن و لە نالی ببیە شعری سەلیقی خوا دەست خۆش بێ پێش ئاخر ئەگەر بۆمان بخوێنیتەوە کۆپلەکەوەی دایم لە سەفەرا دایم لە حەضەردا سەفەری بە بەڵێ ئەمە ژەر جۆرێکی تر لە عیرفانی مامۆستا ینی مەبێت لەوەتەنی خۆتا ڕێک ڕنگدانەوەی یەکێکە لە هینە ئەساسیەکانی لە 11 کەلیمە ئەساسیەکانی طریقەتی نەقەشبەندی کە الغوربە فی الوەطن و السەفەر فی الحەضەر مەبەستی قیامەت و سەفەری بێگومان یعنی تۆ لەو حاڵەتە با لە ناو خەڵکیش بیت بەڵام بەدڵ لای خۆیت با لە حەضەر تۆ سەفەرەکەت بەلای لای خوا ناوەستێت لە وەتەن ئەوە دیسانەوە غەریبی چونکە تۆ غوربەتەکەت بەرە و هینەکەت غوربەتەکەت غوربەتی عەرز نییە غوربەتەکەت غوربەتی خوایە ئەگەر لە هین غەریب بیت حتمما ڕوو لە خوا ئەکەیت لەبەر ئەوە مەسەلەکە بەو شێوەیە بڵێ کاخەلیان دەست خۆش بێ بۆ خوێندنەوەکە یاخوا دەست خۆش بێ مامۆستا عەبدوڵڵا بۆچی هەمیشە بە جۆری لە جۆرەکان هەر لە سەرەتای لە دوای چرخی زێڕینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و خولەفای ڕاشیدین هەتا ئێستاش
بە جۆرێ لە جۆرەکان دژایەتی عورەفا و عیرفان کراوە یعنی لە کاتێکە عاریفان دژاهین زەرەر و زیانێکی زۆریان بۆ کۆمەڵگە نەبووە ینی و نەبوونە تەمای ئەوەی کە دەسەڵاتیان بوێ مادەیان بوێ پێگەی کۆمەڵایەتیان بێت لەگەڵەوەش دەسەڵاتدارەکان ئەمەیان بۆ ڕابین لە پێناو بێدەنگکردنیان بۆچی دژایەتی عورەفاکرێ جەنابەت مەبەست عارفە ڕاستەقینەکان بێگومان دژایەتیکردنەکەیان لەسەر ناغی یەکشتە ئەمان جەوهەری ئەوانی تر دەرەخن ئەمان هەر بە شێوە بەکردەوەی خۆیان بۆ ئەوانی تر ئەخەنە بەرچاو کە بەڕاستی لە دینەوە دوورن بەڕاستی لە ئینسانیەتی خۆیانەوە دوورن بەڕاستی لەو جەوهرە لەو فترەی کە پێویستە لەوە دوورن لەبەر ئەوە من پێم وایە ئەم کێشەیە تەنها لەوە ڕوویداوە ڕاستە خۆکو جەنابەت باست کرد هیچ سۆفیەک هیچ زەرێکی بۆ هیچ کەسێکی تر نەبووە ڕاستەقینە هیچ سۆفیەکی ڕاستەقینە هیچ زەرێکی بۆ هیچ کەسێکی تر نەبووە منافسە هیچ کەسێکی نەکردووە لە سەر دەسەڵاتێک لەسەر پارەیەک لەسەر کۆمەڵ مەسایلی تر لەبەر ئەوە مەوزوعەکە زۆر زۆر بەڕوونی دیارە کە کێشەکە کێشەی دنیایە کە ئەوان وا ئەکا یعنی با بڵین کێشەی ئەوەیە ڕیسوایان ئەکەن بەکردەوە ڕیسوایان ئەەکەن نەک بەحەد تەنانەت باسی کەسیان نەکردووە بەڵام بەکردەوەی ڕیسوایان ئەەکەن دەبەرەوە ئەو کەسانە بێگومان دوژمنایەتی ئەو کەسانەکەن کە عارفی ڕاستەقینە بوون بێگومان کورد وەکو میلەتێکی موسڵمان هەمیشە دیوەخانەکەی پڕ بووە لە عاریفی ڕاستەقینە لە سۆفی ڕاستەقینە دەمەوێت لەبارەی عیرفان و تەسەوفی کوردیەوە قسەم بۆ بکەیت کێبوونەوانەی کە لە ڕابردووە پێشەنگی یا بۆن داهێنەری تەسەوف و عیرفانی کوردی بوون با بڵین ئەگەر مەسەرە داهێنەر بێ یا سۆفی کورد بن من پێم وایە لای کەم نمونەیەکی زۆر گەورەمان هەیە پیاوێکمان هەیە سۆفیەکی زۆر گەوری کورد بۆ ئەگەرچی خەڵک کەم بە سۆفی ناسن ئەویش پیاوێکی زۆر گەورەیە کە سەلاحەدینی ئەیوبیە سەلاحەدینی ئەیوبی خۆی وەکو ئەبن شەداد کە سیرەی ڕاستەقینەی سەلاحەدین نووسیوە باسی ئەوە ئەکات کە دەرسی تەسەوفی بە ئەو کەسانە وتووە کە نزیک بوون لێ و با بڵین سەربازەکانی خۆی کە قودسی پێ ڕزگارکردن ئەمە کێشەیەکە مەسەلەیەکە مەسەلەیەکی گرنگیوانەیە لەو بەترازیە سۆفی زۆرمان هەبوو یەکێک لەوانە نەجمەدینی شارەزووریمان هەبوو کە قوتابی سوورەوەردی مەقتول بوو و کتێبی ڕسائل الشجرة الإلهية کە زۆر بە باسی کۆمەڵی مەسایلی تروانەکات بەدەر لەوەی کە ئینسان بۆ چوونی دەربارەی سوورەوەردی مەقتول چییە یا چی نییە و مەوزوعێکترە بەڵام لەوە بەولاوەی ئێمە لەم کوردستانی خۆمان لای کەم دووسێ پیاوی زۆر گەورەمان هەیە یەکێک لەو پیاوە گەورانە مەلای جزیریە کە خەڵک بە غەڵەت تەسەوری ئەوواکە مەلای جزیری نەقشبەندی بۆ پێشەوەی مەولانا خالد بێتە ئاراوە و مەسائلانە یەکێکە لە گەورەترین شاعیرەکانیشمان کە بەڕاستی کەس بەقەدر ئەو ڕەنگە لە عیرفانان نەمەحوی و نەمەولەوی و نەکەسێکی تر بەو شێوەیە نەیانتوانی ئەو شتانە ڕوونکەنەوە لە کوردستانی خۆشمانە شێخ معرفی نۆدێمان هەبووە کە پیاوێکی کەورە بوو لە تەسەوفاوانە مەولانا خالیدی نەقشبەندیشمان هەبووە کە یەکێک بوو لەو کەسانەی طریقەتی نەقشبەندی بۆ هەموو دنیا برد يعني او مسألة هي يعني بون من طريقة نقشبندي پیاوی زۆر گەورەی وەکو ئیمامی ڕەبانی هەبووە بەڵام کەس نەیتوانی بەو فراوانیە طریقەتی نەقشبەندی بە هەموو دنیا بڵاو کاتەوە وەکو مەولانا خالید کردی کە ئەمانە بەڕاستی کۆمەڵە ڕەمزێکی زۆر گەورن ناوی ترمان زۆرن بەڵام ڕەنگە هەر ئەم ناوانە کافی بن بۆ ئەوی مەبەستمەوەی ئاستی عیرفان و تەسەوفی کوردی خۆی ئەدا لە ئاستی عیرفان و تەسەوف جیهانیە یان بۆ ئیسلامیەکە سلوکەکە کەی بگاتە ئەوەی ئینسان بگاتە قۆناغی فەنای پاش بەقای پاش فەنا ببورن ئەوە بێگومان ڕۆیشتووە کەس ناتوانێت حکمی ئەوە بدای کێ لە چ پلەیەکایە ئەوە تەنها لای خۆیە عیلمەکەی لە بەڵام پێم وایە بەڵێ سۆفی گەورەمان هەبووە کە تەنها بۆ خۆشیاون زۆر باشە مامۆستا عەبدوڵڵا لە ئێستاە شەپۆلێکی زۆر بە ناوی ئیلحادەوە سەرانسەری جیهانی گرتووەتەوە ڕۆڵی عیرفان و تەسەوف لە بەرەنگاربوونەوەی بیری ئیلحادی و خوان ینی بەجۆی لە جۆکان ڕەتکردنەوەی خۆیان چی ئایا عیرفان دەتوانێت بیسەلمێنێ بۆ خەڵکیان بوونە ئەو فەراغە ڕوحیەی کە خەڵک بۆی دروزە بێت سەرنجام بگاتەوە قەناعەتی کە شتێک نییە بە ناوی خوا دەتوانێت ئەم فەراغە پڕ بکاتەوە من پێم وایە بەڵێ چونکە بەشێکی باشی ئەو کەسانی لە ئەوروپا بەو تازەیەش کە هەڵگەڕاونەتەوە لە دینەکەی خۆیان و لە
کوفرەکەی خوان و لە مەسایدێکی تر هەر لە ڕێگەی عیرفانەوە هاتوون. یعنی من بەس تەنها باسی ئەوت بۆکەم کۆمەڵێک خەڵکی زۆر گەورە بۆ نمونە لە وڵاتێکی وەکو ئەمریکا پرۆفیسۆرن هەموو عارفن و هەموو نەقشبەندی لەوانە بوتڕس ئەبوومەنە کە پیاوێکی لە ئەساسا مەسیحی بووە، لەوانە ئارتەر بیولەر کە دیسانەوە پیاوێکی مەسیحی بوو، لەوانە زۆر کەسی تر هەیە کە حامد ئەلگار کە دیسانەوە پیاوێکی مەسیحی بووانە ئەمانە هەموو تەسەوف. محەممەد علی کلای یەکێک بوو لەو کەسانەی کە یەکێک لە مرشیدە زۆر گەورەکانی شێخ مەعسوومی نەقشبەندی بووە لە ئەمریکایە. ئەم مەسلەیە زۆر گرنگە ئینسان باسی ئەوە بکە، بەڵێ ئیمکانی هەیە، بەڵام ئەو لەو حاڵەتەشا تۆ ئەبێ شەرتی ئەوە دابنەی ئایا ئەو کەسە گوێ ئەگرێت، ئایا ئەو کەسە ئەوێ مەراجعی خۆی بکە یان نا، ئەوە مۆزوعیشترە. زۆر باشەکە خەلیان من دێمەوە لای تۆ ئەگەر لە مەحوی شتێکی ترمان پێشکەش بکەیت. ئەرێ دڵ بێ شەرابی لە عەلی گوڵ ڕەنگت لە گوڵ چی بکە کە جلوەی گوڵ لە گوڵشەندا نەبێ بولبول لە چڵ چ بکە کە هەڵگیرسا لە نووری بادە شەمعی حوسنی جانان نەچێتە سەر تەریقەی حەزرەتی پەروانە دڵ چ بکە بە ئاهەم گەڕ ڕەقیبانت بسووتێن ئەی گوڵی ڕعنان مەڕەنجە توخدا شعلە لە ئاقاری چقڵ چ بکە هەتا ماوە دەبێ ئەشکی نەدامەت داوەرێنێ چاو عەرەق ڕێتن نەبێ شەخسی لە کاری خۆ خەجەڵ چ بکە سەفەر جایز نییە با بۆ حەرەم بێ لەو بەروبەرو فقط مەجزوبی زنجیری نەسیبی ئاو و گوڵ چ بکە فەلەک هەرگا کەسێکی هەڵبڕی وەقتی هیلاکەتیە کە سەر بۆ گەینە پەت بێ پێ لە کورسی و ئەسکەمڵ چ بکە لە عوشاق و ڕەقیب ئەو شۆخە چاوی لوتفی وەرگێڕە کە ئاسک ئادەمی یا سەر ببینێ غەیری سڵ چ بکە چ حاجەت نەرگزی مەستت بکەم وەسفی بە مەخموری کە چاوێ سورمە کێشراوی خودایی بێ لە کل چ بکە لە هەر جێیەک هەڵێ خورشیدی عشقی گوڵڕوخان مەحوی ئەگەر عەقڵی ببێ لەو جێگە ئاونگی عەقڵ چ بکە مام سعدڵە دێمەوە لای جەنابێت کۆتا پرسیاری بەرنامەکەمەکەم پێم خۆشە هەر سەرنج و پەیام و کۆتاقسی خۆت لەبارەی عیرفان و تەسەووفەوە ئەوەی کە نەمان پرسی بەیان پێویست بکە زیاتر تیشکێکی بخەینە سەر لە بابەت عیرفان و تەسەووفەوە جەنابەت ئاماژەی پێ بکە. وڵاهی با بڵێن ئەو بوارە ئەوەنە بەرینە ئینسان نەزانێ بەڕاستی چیرێ هەڵبژێرێ. من پێشتریش عەرزم کردن کە بەرنامەیەکی 45 دقیقەیی بۆ بابەتێکی وەکەوە زۆر کەمە، بەڵام گرنگ ئەوەیە کە ئینسان دوو نەوعە سۆفیەکە لێک جیانەکاتەوە، یا با بڵێن سۆفیە ڕاستەقینەکان لەگەڵ سۆفیە ئەوانەی کە بە ناو سۆفین حەز ناکەم ئەو شەیە بەکاربێنم بە یەکیان نەزانێت، چونکە تەسەووف بەڕاستی بە تەواوی جیاوازە لەو مەسەلەیە. تەسەووف پەیوەندی بەهێزدامەشتوانین بڵێن تەسەووف و عیرفانی ڕاستەقینە چاوی دڵ بە مرۆڤەکانە بەخشێ بێگومان ئاخر بەیتی ئەو غەزەلەی کە ئێستا کاک خالید خوێندیەوە باسی ئەو مەسەلەیە کات تۆ مشیرەکە ئەوەیە ئەگەر عشقی گوڕوخان نەبێ ئەو دڵان ناکرێتەوە و دیسانەوە ئەوەش ناتوانێت یعنی ئۆمێدیەوەی خی گەورە چاوی دڵمان وەکۆڵێ بینا بکە و ئینشاڵا بتوانین عاریفێکی ڕاستەقینە و کۆچەریەکی بەرەو خوابین و ئەم بەرنامێش بێتە مەدخەل و دەواازەیە بۆەوەی لە ڕێیەوە خەڵکێک زیاتر بەرەو خوا بگەڕێتەوە و خەڵکێک زیاتر بێتە نێو دەریای بەرین و فراوانی عیرفان و تەسەووفی ڕاستەقینەوە. من زۆر خۆشحاڵ بووم، زۆر سوپاسدانەکەم هەر یەک لە بەڕێزان مامۆستا عەبدوڵڵا قەرەداغی
هەروەها بەڕێز کاک خالی جاف بەرنمەکەتان بۆ ڕازاندمەوە و خۆشحاڵ و شانازی ژەکەم کە ئێوە بوونە وەکۆڵێ میوانی یەکەمین بەرنمەیان بەونە نۆبەرەی بەرنمەکان بە ئومێدیەوە ئینشاءڵڵا بەردەوام بین و هیوای سەرکەوتنیش بۆ ئەوەی بەڕێز و خۆشەویست دەخوازم. ئێمەش هیوای سەرکەوتن بۆ هەمووتانەخوازین. زۆر سپاس. بەڵێ ئازان و خۆشەویستانم بەم شێوەیە هاتمە کۆتایی ئەڵلقەی ئەمڕۆمان تا بە گەشتنەوەی تر لە ئەڵلقەیەکی تری بەرنمەکە بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان.